سڵاوتان لەبێ. ستۆدیۆی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ئەمڕۆ میوانداری سینەماتۆگرافەر کارزان عەبدوڵای کردووە پێکەوە گفتوگۆکەین لەسەر گرنگی ئەم فستیڤاڵە و بەتایبەت وێنەگرتن بە مۆبایل. بەخێر بێ کارزان. سپاس بۆ میواندارەکەت. سپاس بۆ ئێوە، خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرە ئامادەی. فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل تا چەند گرنگە بۆ گەشەی سینەمای کوردی؟ وڵا بەڕای من زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە ئێستا بەڕاستی پێویستمان بە دروستکردنی فیلمە، یعنی کە فیلم دروستەکەین هەڵاکەین لە هەڵەوە چیەکەین فێرەبین. یعنی بەڕاستی ئێستا هیچ شوێنێکی تایبەتیش نییە بۆ ئەوەی کە فەندی فیلم سازان بکرێ و شوێنێکی تایبەت نییە کە یعنی دەستی فیلم سازان بگیرێ. لەبەرەوە ئەمە بەڕای من لە ئێستا بەکارهێنانی مۆبایل بەڕای من شتێکی باشە. فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل چۆن ئەتوانێت نەوەیەکی نوێی سینەماتۆگرافەر دروست بکە؟ یاخود هاندانە بۆ ئەوە؟ بەتاکید هاندانە، لەبەرەوەی ئەگەر هەر کەسێک بێ فێری سینەماتۆگرافی بێ و زۆربەی سینەماتۆگرافەکانی دنیا کە هەموو جارێک ئامۆژگاری هەر کەسێکەکەن کە ئێوێ دەستکا بە وێنەگرتنیان ئەوێ بێ بە سینەماتۆگرافەر بێڵێت وێنە بگرە. یعنی وێنەگرتن تەمرینێکی زۆر چاکە بۆ چاو. یعنی هەموو کەسێک کامێرەی نییە بەڕاستی، ئەوەی کە دایمە پێمانە و دایمە ئێمە توانین لەبەر دەستمانەوێ مۆبایلە. بەڕاستی مۆبایل ینی ئەتوانین سوودێکی چاکی لێ ببینین لە ئێستا، لەبەرەوەی بەڕاستی ئێستا کامێرەی مۆبایلێکی زۆر پێشکەوتووە. گرنگترین دەستکەوتی ئەم فستیڤاڵە بۆ بواری وێنەگرتن چییە؟ وەڵا گرنگی زۆرە. من ئەمێ لەوە دەست پێ بکەم کە گرنگترین شت کە فێر بوومەوەی کە کوالیتی پێکسڵ نییە، ینی کوالیتی هەستە. کاتێک کە تۆ چیرۆکێکی ڕاستە هەبێ، هەستێکی ڕاستە هەبێ، بینەر هەستی پێیەکە، بە هەر ئامێرێک بێتەوە وێنە بگری بینەر هەستی پێیەکە. کارزان، ئەگەر یەک پێشنیار بکەی بۆ ئەو کەسانەی کە بە مۆبایل وێنەی فیلمێکە گرن، ئەو پێشنیارەی تۆ چییە؟ یاخود ئەگەر بڵێم وانەیەکی کورد لە خاڵێکا چی ئەبێت؟ وەڵا بەڕای من چەند شتێک هەیە زۆر گرنگە کە ئەوەیە کە ئەتوانین سوودێکی زۆری لێ ببینین، ئەوەیە کە چۆن فریم بەبێ هۆکاردانانی، ینی چۆن لایتێک بە هۆکاردانی، چۆن بۆ نە سێبەرێک هەیە، دیسان سێبەرەکە هۆکاری خۆی هەیە، چۆن بە جوڵەی کامێرە یارمەتی چیرۆکەیە. بەڕاستی ئەوانە بەڕای من یەکێکە لەو شتە گرنگانی کە بێ ینی زۆر ئاگاداری بین. ئەگەر ڕۆژێک پێشنیار بۆ تۆ بکرێت لەم فستیڤاڵە فیلمێک بە مۆبایل دروست بکەی، کاری وێنەگرتنی بۆ بکەی، ئامادەیت ئەبێت ئەگەر دەرهێنەرێک ئەو پێشنیارە بکە؟ بەڵێ، ئەگەر سینارێکی چاک و جوانێ بەڵێ. کارزان، کۆتا پەیامی خۆت یاخود ئەگەر هەر پێشنیارێکە هەیە بۆ ئەو فیلم سازانەی کە ئایانەوێ لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە فیلمێک دروستکەن و بەشداری ئەم فستیڤاڵی پێ بکەن، ئەو پێشنیارەی تۆ چییە بێ یاخود پەیامە چییە؟ بەڕای من چاوەڕێ ئەوە نەکەن هەموو شتێک پێرفێکت بێ، ینی ئەبێ هەڵە بکەیت، ئەبێ سوود لە هەڵەکانەوە وەربگیرێ، ئەبێ ینی بەڕای من ئەگەر چیرۆکێکی باشە هەیە، ئەگەر شتێکە هەیە بیجێڕیتەوە ئێستا دەست پێ بکەیت لە درەنگتر باشترە. یعنی بەڕای من ئەبێ هەموو کاتێک هەوڵ بین، ینی چاوەڕێەوە نەکەین بۆ ئیکوپمنتێکی زۆرمان هەبێ. ئەبێ بەڕای من یەک سینەمای هەژار سینەمایەکی خراپ نییە. بگومان سینەمایە کە خەڵاتی تیابێ کێبڕکێ بێ لە نێوان فیلم سازی بە ئەزمون و لەگەڵ ئەو فیلم سازانەی کە ئێستا دەست ئەکەن بەکارکردن، ئەمە جێگەی دڵخۆشیە و هەنگاوێکی گەورەشە. ڕەنگە لە ئەزمونێکە کە تۆ زۆر دوو دڵبیت ببێتەوەی کە خەڵاتێک بەری و بردنەوەی خەڵاتیش و دەستکەوتنی خەڵات شتێکی کەم نییە بەڕاستی. شتێکی کەم نییە و هەنێ جار بۆ نمونە کە هەڵی خۆتە بینی بەڕاستی خۆی خەڵاتێکی چاکە. یعنی بۆ نمونە لە ئیشێکی ترا دووباری ناکەیتەوە، ینی بۆ نمونە ئیشی ئەو کەسی داهاتوو کە پێتەڵێ باشتریەکەی بۆیتە. بەڕاستی هەڵەکردن بەڕای من یان بەرداوامی زۆر چاکە. پێم وایە بەرداوامی لە هەموو شتێک باشترە، ینی بێگومان بە مۆبایل بێت یان بە کامێرە بێت باشتیگە بێت. زۆر ڕاستە. دەست و چاو خۆش بێ کارزانگیان، سپاس بۆ ئامادەبوونت، بە هیواین لە ڕۆژانی نمایشە پێکەوە بینەری فیلمەکان بین و فیلمی زۆر باش ببینین. سپاس بۆ ئامادەبوونت. گفتوگۆی ئەمڕۆمان کۆتایی پێهات.
بە هیوای ئەوەی کە سوودمانگیان بێت بۆ فیلم سازە نوێیانی کە ئایانەوەی بەشداری ئەم فیستیڤالە بکەن و دەرفەتێکی باش ئەبێ بۆیان لە ئێستاوە تا 1/5/2026 دەرگای ناردنی فیلم کراوەیە ئەتوانن فیلمەکانتان بنێرن بۆ فیستیڤال و بەشداری ئەم فیستیڤالە بکەن کاتێکی خۆش بۆ ئێوە بە هیوای ئەوەی هەمووان تەندروست باش بن.